بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست پێنج ڕۆژ تێپەڕ دەبێت بەسەر پەسەندنی یاسای قەرز لەلایەن پەرلەمانی عێراقەوە. کاریمی کوردستانی پابند کردووە بە ناردنی بەرارنەوتێک و نیوەی داهاتە فیدراڵیەکان، بەڵام تاوکو ئێستا حکوومەتی هەرێمی کوردستانی شوەفدێکی ڕەوانەی بەغداد نەکردووە و تاوکو ئێستاش ناردنی 320 ملیاردی دانەکەی بەغداد وادەکەی دیار نییە و لە ئاستی ناوخۆش حکوومەتی هەرێم وادەی دابەشکردنی موچەی مانگی دای ڕەنەگەیاندووە. ئەم شەو لەگەڵ بەڕێز دکتۆر شێرکۆ جەودەت سەرۆکی فراکسیۆنی یەکگرتووی ئیسلامی لە پەرلەمانی کوردستان تاوتوێی ئەم پرسە دەکەین. صار اتفاق بناء على پێنج ڕۆژ بەسەر پەسەندکردنی یاسای قەرز لە پەرلەمانی عێراق تێدەپەڕێت. تا ئێستاش حکوومەتی هەرێم هیچ وەفدێکی بۆ چارەسەری موچە و ڕادەستکردنی نەوت ڕەوانەی بەغدا نەکردووە. تصويت تمت الموافقة. بە پێی مادەی حوتی یاسای قەرز کە ڕۆژی پێنجشەمەی ڕابردوو پەسەند کرا ناردنی پارە لە بەغداوە بۆ هەرێمی کوردستان پەیوەست کراوە بە ڕادەستکردنی بڕێک نەوت و نیوەی داهاتی گومرگ و باج. بە پێی وتەی بەشێک لە ئەندامانی پەرلەمانی عێراق هەر هەرێم نیوەی داهاتە فیدراڵیەکان و 250,000 بەرمیل ڕادەستی عێراق بکات، مانگانە نزیکەی 1 تریلیۆن دیناری بۆ دێت. بەو تریلیۆن دینارەش دەتوانرێت موچەی تەواوی موچەخۆران کە 895 ملیارد دینارە لە کاتی خۆیدا بدرێت و 195 ملیارد دیناری دیکەش بۆ خەرجی حکوومەت دەمێنێتەوە. ئەمە جگەلەوەی حکوومەتی هەرێم نیوەی داهاتی خاڵە سنووریەکان و هاوکاری هاوپەیمانان و 250,000 بەرمیلی دیکەی بۆ دەمێنێتەوە. بەو پێی لە ئێستادا نزیکەی 500,000 بەرمیل نەوت هەناردە دەکات. دوای پەسەندکردنی یاسای قەرز دەسەڵاتدارانی عێراق بۆ ڕێکەوتن لە سەرپرسی نەوت و موچە چاوەڕی وەفدی هەرێمی کوردستانن، بەڵام تا ئێستا هیچ وەفدێک بۆ بەغدا نەڕۆیشتووە. بە بڕوای چاودێران دەسەڵاتدارانی هەرێم وەک ساڵانی ڕابردوو ئەم جارەش دەیانەوێت یاری بە کات بکەن و نەوت ڕادەستی عێراق نەکەن، لە ئەنجامیشدا هەر موچەخۆران دەبنە قوربانی. حکوومەتی هەرێم وێ ڕایەوەی پابەندی ڕێکەوتنەکان لەگەڵ عێراق نەبووە، لە هەمان کاتیشدا لە ناوخۆ کێشەی موچە چارەسەر ناکات. بەوتەی بەشێک لە پەرلەمانتاران هیچ کاتێک وەک ئێستا گەندەڵی و قاچاخی لە خاڵە سنووریەکان نەبووە و گەندەڵیەکانی بواری نەوتیش بەردەوامن. هاوکات دەسەڵاتدارانی هەرێم لەبری ڕێکەوتن لەگەڵ عێراق و بۆ شاردنەوەی شکستەکانی خۆیان دەیانەوێت کێشەکە بەلاڕێدا بەرن و بیکەن بە کێشەیەکی نەتەوەیی. هەرچەندە تا ئێستا دیار نییە بەغدا 320 ملیارەکە دەنێرێت یاخودنا، کەچی حکوومەتی هەرێم بۆ دابەشکردنی موچە چاوەڕێی گەیشتنی پارەکەیە. حکوومەتی هەرێم لە 2020دا موچەی مانگی یەکی بە تەواوی و موچەی مانگەکانی 2، 3 و 9 بە لێبڕینەوە دابەش کردووە. بە بڕیارێکیش حکوومەت موچەی مانگەکانی 4 و 5 و 6 و 7 و 8 خواردووە و ناشزاندرێت چارەنووسی موچەی مانگەکانی 10 و 11 و 12 چی بەسەر دێت. جارێکی تر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز. کاک دکتۆر بەخێر بێن، سوپاس سوپاس بە حکومەوەی کە بەڕێز زەندامی لیژنەی دارایی و سامانە سروشتیەکانیشی بە بۆچوونی بەڕێزدەوەی کە لە یاسای قەرزی بڵین عێراق داهاتووە بڕێک نەوت ڕادەست بکەن. هەرێم نەوتەکە ڕادەست دەکات لەگەڵەوەی کە خۆیان بە قسە ئامادەیان دەربڕێ. بەناوی خۆی گەورە مێهرەبان، کێشەکە لەوایە کە پێناسەی ڕادەستکردنی نەوت ئەبێ بکرێ و ئەو چاواشەکاریانەی کە بەرپرسان دەسەڵاتداران لە هەرێمی کوردستانە ئەیکەن بۆ خەڵکی هەرێمی کوردستان و بۆ ڕای گشتی کە ئەوان ئامادەن نەوتەکە تەسلیم کەن یا 250,000 بەرمیلەکە تەسلیم کەن، ئەوە بەڕاستی یعنی ئەگەر لە گرێبەستەکان ورد بیتەوە و بە ئاگابی لەوەی کە چی کراوە بۆ فرۆشتنی نەوتی هەرێمی کوردستان بۆ دەرەکەوێت کە نەوتی هەرێمی کوردستان فرۆشراوە بە شێوازی فۆروەرد سێڵی پێوترێکە پێوترێ بەیعی مسبق، واتە لە پێش 16 ئۆکتۆبەر 2 ملیارد دلار لە کۆمپانیای ڕۆزنەفتی ڕووسی وەرگیراوە و لە 160 بۆڕی نەوتی هەرێمی کوردستانی پێفرۆشراوە، لە 140 تری فرۆشراوە بە کۆمپانیای کار کە لە کاتێکا بۆڕی نەوتی هەرێمی کوردستان
1 ملیار دلاری حکوومەتی هەرێمی کوردستانی تێچوە تا دروستکراوە تا ڕاکێشراوە. نەوتی هەرێمی کوردستان لەو گرێبەستەیە باس لەوە ئەکرێت کە کۆمپانیای ڕۆژنەفتی ڕووسی کە اختصاصی فرۆشتنی نەوت و گازە بەرپرسیار بێ بەرامبەر بە فرۆشتنی نەوتی هەرێمی کوردستان واتە مارکتینگ و تەسویق بۆ نەوتی هەرێمی کوردستان کۆمپانیای ڕۆژنەفتی ڕووسی ئەبێ بیکە. کەوابێ چۆن تەسلیمی بەغدا بکرێ لە کاتێکا کە گرێبەستی فرۆشتن و بەرپرسیارەتی فرۆشتنی دراوە بە کۆمپانیای ڕۆژنەفتی ڕووسی و چۆن بدرێ بە سۆمۆ کۆمپانیای سۆمۆی عراقی لە کاتێکا کە کۆمپانیای ڕۆژنەفتی ڕووسی بەرپرسیارە بەرامبەر بە فرۆشتنی نەوتی هەرێمی کوردستان. کەوابێ ئەمەی کە هەموو جارێک خەڵکی پێچەواشە ئەکرێ و ڕایگشتی پێچەواشە ئەکرێت کە ئامادەی نەوتەکە تەسلیمکەین ئامادە نەوتەکە تەسلیمکەین ئەگەر دقت بین لە پاڵیا شەرتێکی تەعجیزی قورسیش دانرێ بۆ نموناڵێگەر بەغا 900 ملیارمان باتێ مانگانە ئێمە نەوتەکە تەسلیم ئەەکەین 250,000 بەرمیلەکە تەسلیم ئەەکەین لەگەڵ داهاتی ناوخۆیە کە ئەوە شەرتێکی تەعجیزیە و مستەحیلە بەغابەوە ڕازی بێ بۆیە ئەڵێ نەوتەکە تەسلیم ئەەکەین بەڵام بەغا ئەبێ ئەوەنە دابنێ 900 ملیار دابنێ لەبەرەوە مستەحیلە تاقیقی ئەوە بەغا هەرگیز بەوە ڕازی نابێت. باش لەبەرەوە گرێکە لەوایە کە مەسلەی تەسلیمکردنەوەی نەوتی هەرێمی کوردستان کە فرۆشراوە بۆ 3 ساڵی داهاتوو ئەوە یەکسانە بەوەی کە هەرێمی کوردستان ناتوانێت نەوتەکەی تەسلیمی کۆمپانیای سۆمۆی عێراقی بکە و ناتوانێت تەسلیمی بەغای بکە. یعنی ئێستا 2020 بەڵێ نەوتەکە بە 3 ساڵە فرۆشراوە پارەکەی وەرگیرا و ئەبێ بە نەوت بدرێتەوە پارەکەی وەرگیرا. بەڵێ ینی بەڕێزت دەڵێ ئێستا نە لە 2020 ئەوەی کەماوە و 3 مانگە 21 نەبیستوش هەرێم ناتوان نەوت ڕادستی عێراق بکە ناتوانێت نەوت ڕادستی بەغدا بکە و ئەو پارێشی کە وەرگیراوە کوتم 2 ملیار دلاری وەرگیراوە و ئەویتری کۆمپانیای ڕۆژنەفت مەسئولە لە فرۆشتنی ئەو بازاڕی بۆ پیاکە ئەو ئەیفرۆشێ لەبەرەوە ئەو ڕێنادا بەوەی کە کۆمپانیای سۆمۆ بێت نەوتی هەرێمی کوردستان بفرۆش. باش بەس ناتوانێت گۆڕانکاری تیا بکرێم تێدا بکرێ ئەوە چارەسەرەکەیە بەڵام گۆڕانکاری غەرامەی هەیە و تحکیمیش دەولیە و تا محکمەی لەندەن و محکمەی فەڕەنسی ئەکرێ بێنە سەرخەت ئەوە مەرجە لە گرێبەستەکە کە تحکیم دەولی بوو یعنی حکوومەتی هەرێمی کوردستان وەکۆی داناغازی لێدێ کە 2 ملیار دلاریشی بە داناغاز دۆڕاند دەرەنجام ئەمە سیاسەتی فاشیلی ئیداری کەرتی نەوتوگازە لە هەرێمی کوردستان و سیاسەتی فاشیلی ئابووری سربەخۆیە کە ئەوە تا خۆشیان گیریان خواردو ئێستا نازانن چۆن ڕاستی بکەنەوە لە کاتێکا بەغداش ئەمانە ئەزانێ بەغا ئەمانە ئەزانێت کە هەرێمی کوردستان چ گرێبەستێکی لەگەڵ کۆمپانیای ڕۆژنەفتی ڕووسی کردووە و ئەزانەیە کە نەوتی هەرێمی کوردستان کۆمپانیای ڕۆژنەفتی ڕووسی بۆی ئەفرۆشێ و ئەوە ئەزانێت کە 2 ملیار دلار بە بەیعی مسبق لە کۆمپانیای ڕۆژنەفتی ڕووسی وەرگیراوە و دواتر بە نەوت ئەبێ بدرێتەوە دەرەنجام ئەم مامەڵانەوەی کردووە کە بەغا نەوێرێ نەوتی هەرێمی کوردستان ئیستیلام کە بۆ لەبەرەوەی کە دنیایەک تاقیدات و یعنی وردەکاری تایە کە حقوقی کۆمپانیا نەوتیەکانی تایە ئەو فرۆشتنە مسبقەی تایە 882 کۆمپانیای لۆکاڵی لە هەرێمی کوردستانە کە سەر بە هەردوو حزبی دەسەڵاتن بە غەیر مباشر ئەمانە کار لە کەرتی نەوتوگازاکەن بەبێوەی زەریبە بدەن 882 کۆمپانیای لۆکاڵی بەس لە بواری نەوتوغاز بەس لە بواری نەوتوگازە باج نادەن بە حکوومەتی هەرێمی کوردستان لە بەرەوەی دەزڕۆشتون و خەڵکی دەزڕۆشتویان لە پشتە و سەر بەخۆیانن بەڵام ئازان پەلاماری موچەی مۆچەخۆرانی هەرێمی کوردستان بدەن و دەستکاری بکەن و ئەو هەموو وەکوڵی خەڵتانی خوێنی بکەن لیستی موچە بەڵام ناتوانن دەرەقەتی 882 کۆمپانیای لۆکاڵی خۆماڵی نەوتوگازی هەرێمی کوردستان بدەن و باجیان لێبسەنن ئەو کەلێنانی دەرەقەتیان نایەن ئێستا سەرۆکی حکوومەت خۆی کەسیەکەمە لە سنووری هەولێر لێرە جێگری سەرۆکی حکوومەت لە بنەماڵەکێک خۆیان دەسەڵاتداریەم ناوچێن ینی کۆمپانیەکان هی خۆیانن یاخود دەرەقەتی یاسا ئەبێ باج بدەن ئەی بۆ باج نادن ئەگە دەرەقەتی ئەوان بەهاتنایە دەرەقەتی خاڵە گومرجەکانیش ئەهاتن هەر لە پەروێزخانەوە تاوەکو باشماخ تاوەکو حاجی ئۆمەران تاوەکو خاڵە سنوورەکانی تر بڕۆ بزانە چ گەندەڵیەکی تایە بە کورتیەکەی
تەقدیری فەوتانی داهاتی هەرێمی کوردستان بەهۆی گەندەڵیەوە جا چ گەندەڵی کۆمپانیاکان بێ چ گەندەڵی حکوومەت خۆی بێ چ گەندەڵی خاڵە گومرجیەکان بێ سنوورەکان بێ چ گەندەڵی لە داهاتی ناوخۆ بێ وەکو مرور و تاپۆ و ئەو جۆرەشتانە کە بە شێوازێکی نامەحکەم ئیدارە ئەکرێ لە 140 داهاتی هەرێمی کوردستان بەهۆی فەساد و گەندەڵیەوە ئەفەوتێ یعنی ئەگەر 1 ملیارد دلار بێ 400 ملیۆن دۆلاری بەهۆی فەساد و گەندەڵیەوە ئەفەوتێ ئەم 400 ملیۆن دۆلارە یان چۆتە گیرفانی دەستڕۆیشتوویەکی کۆمپانیای لۆکاڵی نەوت و گاز یان چۆتە گیرفانی قاچاقچی گەورەی خاڵە گومرجیەکان کە بە ئارەزوی خۆیان ماواد دەهێن و ماواد دەبن کەس نازانێ چیە و گومرجیش نادەن و کواڵیتی کۆنتترۆلیش ناکرێ یان چۆتە گیرفانی تاجرەکانی نەوت و ئەوانەی کە بە بازرگانی بە نەوت و مشتەقاتی نەوتیەکەن بە شێوازێکی نایاسایی یان چۆتە گیرفانی ئەوانەی کە سەرمایەدار و دەستڕۆشتون و باج نادەن و زەریبە نادەن وە چەندین بواری تر بۆ گەندەڵی دەرەنجام ملیۆنێر و ملیاردێری خێرا هەڵتۆقی و کە دروست بووە هی ئەو لە 140 کە لە داهاتی هەرێمی کوردستان بۆ ئەوان ئەڕوا بۆ ئەو گەندەڵکاران ئەڕوا ئەو لە 160 کە ئەمێنێتەوە ئەویش بڕێکی بە هەڵە خەرجکرا و ئەڕوات وەکو ئەوەی کە بینیما لە لیستی موچە کە زیاتر لە 250,000 بندیوار و فرەموچە و خانوشی نایاسایی لە لیستی موچەیە هەیە بڕێکی تری ئەمێنێتەوە کە یترەوە ئەدرێ بە موچە و بە بەعزێک مەساریفی تری حکوومەت کەوابێ ئەمە پێوترێ ئیدارەی خراپ بۆ حکومڕانی لە هەرێمی کوردستانە پێوترێ ئیدارەی فەشەل لە برەوەی کە ئیدارەی نەجاح و سەرکەوتن بکرێ ئیدارەی فەشەل ئەکرێ یعنی مامەڵە لەگەڵ فەشەل و شکستە ئەکرێ لە هەرێمی کوردستان و بەدەمی خۆیان کاتێکە بانگمان کردن بۆ پەرلەمان ئەترافیان کرد بەمانەی کە من ئێڵێم خۆیان سەرۆکی حکوومەت و جێگری سەرۆکی حکوومەت و وەزیری دارایی دانیان پیانە بەوەی کە ئەمانە ڕاستن و هەن چ لە خاڵە گومرجیەکان چ لە کۆمپانیانە لۆکاڵەکان کە زەریبە نادەن چ لە هەموو ئەوانەی کە ئەم شەو خستمانە ڕوو لەبەر ئەوە ئەڵێ ئەگەر ئەوە نەبێ شەڕی ناوخۆ ڕوو ئەدا وەزعی ئەمنی هەرێمی کوردستان تێکەچێت کەوابێ ڕشتنی ڕووبارێک خوێن لەلایەن ئەم گەلەستەم دیدەوە بۆ ئەوە بوو کە پێمان بوترێ یان ئەبێت زی بکرێ یان ئەبێ شەڕی ناوخۆ بکرێ وەزعی ئەمنی هەرێمی کوردستان تێک بچێت لەبەرەوەی هێز لە پشتی ئەم دەسەڵاتدارێتیەوەیە کە بە نایاسایی و بە قاچاقچێتی و بە شێوازی نادروست سەرۆت و سامانی ئەم هەرێمی کوردستانە ئەشارێتەوە و بەلاڕێدا ئەیبا و ناهێڵێ بگا بە خاوەنە سەرەکیەکەی خاوەنە ئەسڵێکی کە هاوڵاتیە بۆ ئەمەش تەفسیری ئەو هەموو ملیۆنێرە ئەکاکە ماوەکی کەم هەڵتۆقین و پێگەیشتون و ئێستاش ئەو ملیۆنێرانە کە ئەمەش خاڵێکی زۆر گرنگە و بەرهێنانەکانیان ئێستا لە هەرێمە کەمێکی لە هەرێمە هێشتوتەوە زۆربەی لە دەرەوەی وڵات ئەیکەن سەرمایە گوزاریەکەیان لە دەری وڵات لە بوارە جاجیەکانە بۆ چونکە ئەو فرسەتانی کە لە دەرەوەی وڵات هەیە باشترە بەهێزترە وەک لە ناو هەرێمی کوردستان واتە خزمەتەکەشیان بۆ هەرێمی کوردستانی کەوابێ ئەمەوە ئەکا واقعێکی تاڵ لە ئابووری هەرێمی کوردستانە هەبێ کە بەخداش نەوێرێ لێ نزیک بێتەوە ئەگەر بڵێ معالەجەی نییە بەڵێ معالەجەی هەیە گرنگترین معالەجەی ئەوەیە کە خوای گەورە ئەفەرمێ ئین خەیڕە من استەئجەرتە القەوی الئەمین دەستی پاک ئیدارەی ئەم سەرۆت و سامانە بکە بە دڵنیاییەوە جارێ ئەو لە 140 ڕێژێکی زۆری ئەگەڕێتەوە بۆ دارایی گشتی و بۆ داهاتی گشتی و پرۆفشناڵەتی و لێزانی کە قووەتی زانین و لێهاتووی لە ئیدارەیە بۆ کەرتی ئابووری ئەوەش کەفیلە بەوەی کە تۆ بتانی تەرشیدی سەرفکەی واتە سەرف لە ژێی خۆیان بکرێ و تەرشیقی سەرفیش بکەی واتە بەرتەسکی بکەیتەوە بۆ شتە زەڕورە ئەولاکان یعنی دقت بە مانگانە ڕێژێکی زۆر خەڵک خانەنشین ئەکرێ لە بەرامبەرە کەس ناهێرێ دابمەزرێنرێ لە جێگەی ئەوانە کە ئەوە سێ یەکەمەکان هەن ئەوە دەرچووەکانی ساڵانی ڕابردوو هەن چاوەڕوانی ئەوەن خۆپشاندان ئەکەن دانامەزرێن لە بری خانەنشینەکان ئەمە پێوترێ ئیدارەی
فەشەل چونکە ئەمە ئیداری سەرکەوتونیە تۆ پرۆسی خوێندن 16 ساڵ 18 ساڵ خوێنێ دواتر هێنی نەبێت کەوا بێ بەغا ئێستا لە بینی دوو یاسایە مامەڵاکە یەکێکیان یاسای میزانیەی 2019 کە لە 2019 ئیقرار کرا بۆ 2020 کە لەویا 12.67 لە سەتی داناوە بۆ پشتی هەرێمی کوردستان لە بودجەی گشتی عێراق بێ لە مەساریفی سیادی لەم 12.67 تقریبا ئەکاتە تریلیۆنێک دینار مانگانە بۆ هەرێمی کوردستان لەم تریلیۆنە بڕگەیشی تیا یعنی لەم یاسای میزانی 2020 کە لە 2019 ئەقرار کرا بڕگەیشی تیاڵە ئەگەر هەرێم 250,000 بەرمیلەکە تەسلیم نەکا لەگەڵ لە 150 داهاتی ناوخۆ و گومرگ تەسلیم نەکا بە بەغدا ئەوە بەغدا لێی ئەبڕێ بۆیە لەو تریلیۆن دیناری کە مانگانە ئیستحقاقی هەرێمی کوردستانە لە داهاتی گشتی عێراق ئەو ئەبڕێ کە یەکسانە بە نرخی 250,000 بەرمیلەکە و داهاتی تەقدیرەکەی با بڵێن ئەمێنێتەوە چەنی ئەمێتەوە 320 میلیارد دیناری کە ئەوە ئەبێ مانگانە بەغدا بە پێی میزانی 2020 عێراق بیدا بە هەرێمی کوردستان و تا ئێستش داوێتی مانگی دەش ئەبێ بە و دواتر ئەبێ مانگی 11 و 12 بە ئەمە یاسای یەکەم کە بەغا مامەڵی لەگەڵاکە و ئەبێ مامەڵی لەگەڵ بکە کە ئەمەش ترسی ناردنی پارە بە پێی یاسا بێ بەغدا ئەبێ بینێرێ هیچ ترسێکی لەسەر نەبێ یاسای دووهەم یاسای قەرزەکەیە کە ئەوە یعنی لە پروزەیی بەداخەوە دەسەڵاتداران لە هەرێمی کوردستانە بۆ تێگەیشتن هەم لەو یاسایە کە خەریب و کوردستانیان تەلبە نەکرد و هەرێمی کوردستانیان تەلبە نەکرد بەرامبەر بە بەغدا و خەریب و مقاتەعە و خەریب و یعنی تەنانەت کۆبوونەی پەرلەمانیشی لەسەر ساز بکرێ و دوای کۆبوونەی پەرلەمانیشیان بە پەلە پرۆزە بۆ هەڵوەشاندەوە ئەوانە چونکە ورد ئەو یاسایان نەخن لەو یاسایە ئەڵێ ئەبێ هەرێمی کوردستان 250,000 بەرمیل لەوت بدا و لە 150 داهاتی ناوخۆ و گومرگ بدا لەو یاسایە کە پێوتری یاسای پڕکردنەوەی کورتهێنانی بووجە قەرزی بۆ بکرێت لەویا ئەڵێ ئەبێ بیدا و ئەگەر نەیدا هیچ قەرزێک نادرێ بە هەرێمی کوردستان لەو قەرزێکی عێراق ئەیکا هەڵە تێگەیشتنەکە لەویا دروست بوو کە وایان زانی کە ئەڵێ هیچ قەرزێک نادرێ بە هەرێمی کوردستان لەو قەرزێک کە عێراق ئەیکا کە یەکسانە بە 12.67 ئەو قەرزە کە ڕێژی هەرێمی کوردستانە لەبەرەوەی یاساکان نەخوێند بۆ و ناشارەزا و نەحاڵی بوون بەرامبەری هاتن وتیان ئەوە تا بەغدا ئەڵێ 320 میلیارد دینارەکە نانێرین لە کاتێک 320ەکە بە پێی یاسایەکی تر بەڵێ قسە لەسەرەوەی کەم یاسای قەرزە بۆ تەکمیلەکردنی موچەی لە عێراق لە کورتهێنانیان هەیە کورتهێنان دەڵێن داهاتی عێراق لە مانگی 11 چواردە تریلیۆنە بەڵام پێویستیان بە 23 تریلیۆنە بۆ موچە و بڵێن بۆ هەندێک خەرجی دیکە بەڵام ئەوە خۆ بۆ موچەش نییە یاسای قەرزەکە بۆ 3 مانگە بۆ موچەی 3 مانگە بۆ 10 و 11 و 12 بۆیە قەرز ئەکرێ ئەو یاسایە تەفسیری چۆنێتی قەرزکردن و چۆنێتی سەرفکردنی ئەو پارە قەرزکراوە ئەکا ئەو یاسایە لەبەرەوە لەویا ئەڵێ ئەگەر هەرێم نەوتەکە تەسلیم نەکا و گومرگ و ناخۆ تەسلیم نەکا بەو ڕژەیە کەوتمان لەو قەرزە بەشی نابێ لەو قەرزە لە 112.67ەکەی پێ نادرێ یعنی ئەگەر عێراق 100 دۆلاری قەرز کرد ئەبێ 12.67 سنت بدا بە هەرێمی کوردستان ئەوە لەویان نایبێ بەڵام ئەو معنەیەوە نییە کە بەغدا نابێ 320 میلیارد دینارەکە بنێرێ مانگانە بۆ چونکەەوە میزانی 2020 کە لە 2019 ئیقرار کراوە و ماشیە و ئەڕات واتە لە داهاتی تری عێراق باش 320 میلیارەکە ئەدرێ بۆ هەنێری کوردستان لە قەرزەکە بەشی هەرێمی کوردستان نادرێت لەگەڵ ئەوەشە هەرێمی کوردستان ئەبێ بە زووترین کات بچێت لەگەڵ بەغا مفاوەزات بکە بڵێ من نەوتەکە تەسلیمەکەم 250,000 بەرمیلەکە و لە 150 گومرگ و ناوخۆت داهاتی گومرگ و ناوخۆت تەسلیم ئەەکەم تۆش ئەبێ لە 112.67 ئەو بڕێکە قەرزی ئەەکەیت بیدەی بە هەرێمی کوردستان بۆ ئەوەی کە ئەو سێمانەش بەغدا لەو قەرزە زەمانەتی پارەی هەرێمی کوردستان بکە زۆر باشەوەی کە بەڕێز وتت بە پێی یاسای بودجەی عێراق ئەگەر هەرێم 250,000 بەرمیلی ڕادەستکردووە لەگەڵ نیوەی داهاتی خەڵە سنووریەکان 1 تریلیۆن دینار بۆ هەرێم داهات یعنی ئەگەر بۆچی عێراق بە 250,000 و نیوەی داهاتی خەڵە سنووریەکان بتوانێت 1 تریلیۆن بنێرێ بۆچی ئێمە ئێستا بە 480,000 بەرمیل ڕۆژانە تەنها بازۆکەمان گەڕاون بردو 270 میلیارد دینار گەڕاوەتەوە بۆ لە پارەی نەوت گەڕاوەتەوە بۆ وەزارەتی دارایی
لەبەرەوەی کە بەغا کاتێک کە لە ڕێی سۆمەوە نەوت ئەفرۆشێ حدودی تقریبا تا لە 6 بۆ $10 زیاتر گرانتر ئەیفرۆشێ نەوتەکە کە ئەوە بۆ هەزاران بەرمیل نەوت پارە ئەکا. دووهەمیان ئەوەیە کە بەغدا کاتێک کە کۆنتترۆڵی ئەو داهاتەکە زۆر فەرقەکە وەک لەوەی کە هەرێمی کوردستان کە لە 23 شەراکەتی لەگەڵ کۆمپانیا نەوتەکان لە 23 ئەرباحی کەرتی نەوتی هەرێمی کوردستانی بەرەکەوی حکوومەتی هەرێمی کوردستان کەەوە بڕێکی زۆر کەمە داهات بەڵێ لە 23 حدودی لە 23 بەرەکەوێ ئەگە نرخی بەرمیلی نەوت لە سنووری 40 بۆ $45 بێ. بۆیە هەرێمی کوردستان تا سەر 40 بۆ $45 بێ نرخی بەرمیلێک نەوت هەرێمی حکوومەت هەرێمی کوردستان ئەو 23 لە 100 بەرزە بێتەوە کە سوودمەند بێ لە ئەرباحەکان. بۆیە باشترین شت ئەوەیە لەگەڵ بەغایە ڕێکەوە 250,000 بەرمیلەکەی بەرێ و لە 150 داهاتی ناوخۆ و گومرگی بدەرێ بۆ ئەوەی تۆ زەمانەتی تریلیۆنێ بکەیت. ئەم تریلیۆنە ئەگەر یاسای چاکسازی وەکو خۆی جێبەجێ بکەیت و لیستی موچە پاکەیتەوە باش ئەو کاتە حدودی $700 ملیۆن دەوێ، یعنی لە $1,000,000 $700 ملیۆن ئەدەی بە موچەی تەواو، یعنی تر بلێبڕینیش ئەتوانی نەکەی لە موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان ئەم لە 121 کە بە نایاسایی کردیان. $300 ملیۆن تریشت ئەمێنێ ئەتوانی ئیستحقاقی کۆمپانیاکانی نەوتی پێ بدەیت، ئەتوانی پرۆژەی ئیسtisماری پێ بکەیت، ئەتوانی ئیداری حکوومەتی هەرێمی کوردستان بەچاکی بکەیت. ئەمە بۆ ناکەی عقدەکەی لەوایە کە لە سەرای بەرنامەکە وتم لەبەرەوەی نەوتی هەرێمی کوردستانیان فرۆشتووە و پارەکەشی دیار نییە، ئەو پارەی کە وەریان گرتووە لە پێشە دیار نییە. یعنی بۆ نمونە کاتێک کە سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران ئەڵێ $28 ملیار قەرزارە حکوومەتی هەرێمی کوردستان، ئەم 20 جارێ ئەو وتمان ئەبێ ئەوە بزانن کە مستەڵەحی قەرز لە ڕووی زانستیەوە ئەمە نییە کە ئێوە ئەیڵێن، چونکە حکوومەتی هەرێمی کوردستان حدودی $12 ملیار تەنها پاشەکەوتی موچەخۆرانی هەرێمی کوردستان. ئەوە قەرز نییە، ئەوە زۆرە ملێە، ئەوە زوڵمە، ئەوە نەدانێکی زاڵمانەیە بۆ موچەخۆرانی هەرێمی کوردستان، نەک ئەوەی کە بەڕەزامەندی موچەخۆران لیان قەرز کرابێت و تا مانگە تا 2 مانگ تا ساڵێک و دوای بدرێتەوە، کەەوە قەرز ئەبێ وا بێ مودەی تیاابێ، ئەبێ ڕەزامەندی هەردوو لای تیاابێ، ئەبێ ینی ئاوا تەفاسیلی هەبێ. اینجا پارەی مقاولینی تایە، پارەی بەڵێندەرەکانی تایە، ئەمانە پێیان ناوترێ قەرز، ئەمانە پارەی بانکی عێراقی تایە، ئەمانە پێیان ناوترێ قەرز، ئەمانە پێیانەوەترێ داپچڕینی زۆرەملێ، ئیلتیزامی پێ ئەوترێ. باشە ئەم $28 ملیار کە بە ڕسمی ڕاگەێنرا، ئێمە زانین لە موازنەی لە میزانی 2013 هەرێمی کوردستان لی زیاد بووە پارە، نەک عەجزی هەبوو بێ هەرێمی کوردستان لە 2013. ئێستا 2020 واتە 7 ساڵ، لە 7 ساڵا $28 ملیار دابەشی حوتکە، یعنی ساڵی $4 ملیار لەم قەرزە بەر هەرێمی کوردستان کەوتووە ساڵی. ئەمە بەبێ ئەوەی حسابی داهاتی نەوت و داهاتی ناوخۆ ئەمانەش بکرێ. باشە ئەیکوا، یعنی تۆ ئەم هەموو داهاتی نەوت و سامانی سروشتی و نەوت و گاز و داهاتی ناوخۆ و گومرگەکان کە وەکو ئێستحسابمان کرد کە تەقدیر ئەکرێ بە $1,000,000 مانگانە، لە ساڵێکە $4 ملیار بۆ قەرز کراوە بەپێ قسەی خۆیان کە ئاڵێن ئێمە لەم 7 ساڵەیە $28 ملیار قەرزارین. ئەم داهاتانە و ئەم بەیعی مسبەقەی کە کراوە بۆ فرۆشتی نەوتی هەرێمی کوردستان ئەمانە هیچی دیار نییە. بۆیە 7 ساڵە یاسای بودجەی هەرێمی کوردستان نەهاتۆتە پەرلەمانەوە بە کابینەی نوێشەوە، دەرەنجام ئەمانە هەموو شاردراوەتەوە بۆی کە ئەو بڕە پارە زۆرە دیار نەبێ. ئەوەی کە بەڕێزی دەڵێ ئەوان ناتواننەوە تەسلیم بکەن. ئەی چارەسەر چیە؟ ئێسێمە جگەرەوەی کە بۆ یاسای قەرزەکە وەکو بەڕێزوتت هەرێم ئەگەر بیاوێت سوودمەند بێت بڕێک نەوت لەگەڵ کۆمپانیای سۆمەوەیەک لای بکاتەوە و نوێی داهاتی خەڵاسوونیەکان، ئێمە لە بەردەم یاسای بودجەی 2021 ئەی دەبێت چی بکرێ؟ مادام نەتوان نەوتەکەت تەسلیم بکەن، ئەی دەبێت چی بکرێ؟ ئەمان لەبەرەوەی کە نایانەوێت بڵێن نەوتەکەمان پێشتر فرۆشتووە و پارەکەیمان وەرگرتووە، باش و بەو تەفاسیلی کە باسمان کرد لەم بەرنامەیە لەبەرەوەی نایانێ وا بڵێن ئەڵێن ئێمە ئامادەین نەوتەکە تەسلیم بکەین، بەڵام ئەبێ پارێکی خەیاڵی وەرگرین بەرامبەری.
یعنی شەرتێکی تعجیزی پێوە ڕەبتەکەن بۆی کە نەبێت وەڕوونەدا و ئەوەش تەفسیری ئەوەیە کە تا ئێستا هەر لە کاتی عادل عەبادی اینجا عادل عەبدولمەهدی اینجا کاظمی بەغدا هەمیشە پارەی ناردووە هەرێمی کوردستان یەک قەترە نەوتی تەسلیمی بەغا نەکردو و حەوت جار ڕێکەوتن کراوە لە نێوان هەرێم و بەغدا هەرێمی کوردستان نەیتوانیوە التیزام بەڵام ئەوان دەڵێن پابند بووین خۆیان وا دەڵێن نەخوا پابند بوون لەکوێیە نابێت نەوتەکە تەسلیم بکرێت باەکێ بێ بڵێ یەک قەترە نەوتی هەرێمی کوردستان تەسلیمی کۆمپانیای سۆمۆ یا حکوومەتی فیدراڵ کراوە بۆی کە بیفرۆشێ شتی وان نەبووە لە 2014ەوە کە یەکەم ئیتیفاق بوو لە نێوان هەرێم و بەغدا لەو کاتەوە تا ئێستا حەوت جار ڕێکەوتن کراوە ئەو ڕێکەوتنە یەک قەترە نەوتی هەرێمی کوردستان تەسلیمی بەغا نەکراوە لە بەرامبەرە بەغا پارەی هەر ناردووە چونکە بەشێک بۆ لە استحقاقی هەرێمی کوردستان لە بودجەی گشتی عێراق کەوابێ دیارە ئێستا چێکەم تەرخەمە دیارە ئێستا بۆ کەم تەرخەمە چونکە پارەی شاراوەی لێ دروست بووە پارەی نادیایی لێ دروست بووە ملیۆنێر و ملیاردێری پێگەیشتووە لەسەر حسابی کێ لەسەر حسابی فەرمانبەران و لەسەر حسابی ئابووری هەرێمی کوردستان و هەژاربوونی چینێکی گەورەی ئەم کۆمەڵگەیە لە هەرێمی کوردستان و ئەم کارەساتەی کە ئێستا تیاژ باشە بەزۆکو گریمانە ئێستاگەر ئەوان وتت نەوت تەسلیم کە 250,000 لەگەڵ نیوەی داهاتی خاڵە سنووریەکان 1 تریلیۆن دێ اینجا لە ناوخۆش نیوەی داهاتی خاڵە سنووریەکان و 250,000 بەرمیلیش هەردەمێنێتەوە نه ئەمانە هەمووی ئەگەر بکرێت بە یەک پاکێج واتە 250,000 بەرمیل ڕۆژانە لەگەڵ 150 داهاتی ناوخۆ و گومرگی هەرێمی کوردستان لەگەڵ ئەو بڕێکە ئەمێنێتەوە لە استحقاقی هەرێمی کوردستان ئەمانە هەمووی تقدیر ئەکرێ بە تریلیۆن $1 باش بەس لە ناوخۆش ئەو کاتێکە 500,000 بەرمیل نافرۆشن ئەگەر 250 بۆ ناوخۆ نامێنێتەوە لەگەڵ نیوێ داهاتی خاڵە سنووریەکان بەڵێ بە تاکید لەبەرەوە یعنی وەکوتم ئەگەر ئەمانە هەمووی حسابکەی ئەگاتە بەلای کەمەوە تریلیۆنێک دینار مانگانە کە تریلیۆنێک دینار زۆر یعنی مە بەلای کەمەوە حسابیەکەین باش بۆی کە نەڵێن بە ئارەزوی خۆیان ڕقم ئەڵێنێ باشە بەس ئێستا وەفدەکە سوودی چیە مادەم ئەگەر نەتوانن نەوت تەسلیم بکەن بچن بۆ بەغدا فعلاً ئەو وەفدە سوودی چیە مادەم بۆ بەڕاشکایی بە خەڵکی کوردستان ناڵێن ئەگەر نەوتەکە وەکو بەڕێز دەڵی پێشوەختە فرۆشراوە بۆ بەڕاشکایی نەڵێن فرۆشتمان و ناتوانین ڕێک بکەون پێ دوای هەر کات کوشتنەکەی وەکو پێشووترەوەی ئەگەر بەڕاشکاوی بە خەڵکی هەرێمی کوردستان بڵێن نەوتەکەمان فرۆشتو و پارەکەمان وەرگرتو ئەبێ بە نەوت بیدەینەوە و لەگەڵ کۆمپانیای ترا ڕێکەوتوین کە نەوتەکەمان بۆ بفرۆشێ ئەگەر پەشیمان بینەوە غەرامەی ترمان لەسەر دروست ئەبێ وەکوی کە لە داناغاز دروست بوو محکەمەی لەندەن حەسمی کرد ئەو کاتە بێ ئەگەر ئاوا بەڕاشکاو بە خەڵکی هەرێمی کوردستان بڵێن ئەو کاتەش ئەبێ بەڕاشکاوانە بە خەڵکی هەرێمی کوردستان بڵێن پارەکان چی لێ کردووە ئەبێ بە خەڵکی هەرێمی کوردستان بڵێن ئەو $2 ملیار ڕۆژنەفتیان چی لێ کردووە ئەبێ بە خەڵکی هەرێمی کوردستان بڵێن 28 ملیار دۆلاری قەرز کە خۆیان قەرزمان کردووە لەکوێ سەرفیان کردووە ئەی باشە ئەی بۆچی زیاتر لە 39 مانگی موچەخۆرانی هەرێمی کوردستان موچەی نەدراوەتێ ئەگەر ئەم هەموو قەرزە کراوە ئەگەر بێت و ئەم هەموو داهاتیان وەرگرتووە لە کاتێک ئەوانیان وەرگرتووە کابێ ئەگە بەڕاشکاوانە ئەم ڕاستیانە بڵێن ئەبێ بەڕاشکاوانەش ئەوە بڵێن کە داهاتەکان چی لێ کردووە لەکوێدایان ناوە چیان پێ کردووە کە ئەوە نیهێنیەیە کە شەڕە گەورەکانی لەسەرەکەن و هێزەکانیانی بۆ بەگارهێنن کە کەس نابێ ئەو نیهێنیە بزانێ خۆیان نەبێ اتفاقی 50 ساڵەکەش ئەوە ئەوش ئەو مەوزوعێکی ترە دەبێت ڕێگیرکە یەکەم جار و سەرۆکێرەمیش دانی پێدا ناکە اتفاقی 50 ساڵیان هەیە ئەو خۆی ڕێگرێک دروست دەکات لە ڕێکەوتن لەگەڵ بەغدادا و اتفاقی 50 ساڵی لەگەڵ جارێ اتفاقی 50 ساڵ کەس نازانێت چییە و چۆنە ئللا چەند کەسێکی کەم نەبێ لای خۆیان ئەم اتفاقیە من بە بەڵگە لەلامە کە خولی پێشوو بە نووسراوی ڕسمی ئاراستی ئەنجومەنی وەزیرانم کرد کە داوام کرد ئەو اتفاقی 50 ساڵی نێوان تورکیا و حکوومەتی هەرێمی کوردستان بنێرن بۆ پەرلەمانی کوردستان بە ڕسمی ئەنجومەنی وەزیران بە ئیمزای کاگنی ژیروان بارزانی جوابی داومەتەوە کە ئەڵێ لەبەرەوەی هەندێک ڕەهەندی ئەمنی و عسکەری و ئەوەی تێدایە ناتوانین بینێرین بۆ پەرلەمانی کوردستان لەگەڵ لەپاڵ ڕەهەندە اقتصادیەکەی ناوەڕۆکەکەی چییە؟ پەرلەمانی کوردستان ئاگایرین ینی تۆ سەرۆکی دیژنی سامانە سوورکەکانی لە خۆری پێشە بە هیچ شێوێک بۆت نەبەوە چییە؟ نەخێر ئەو وەڵامەکە بوو ینی من لە لامە وەڵامەکان بە ڕسمی کە ئاوا وەڵامیان داوێنێتەوە دەرەنجام اتفاقیەیەکی استراتیجی 50 ساڵەی شاراوەیە بێ لەوەی کە نەوتی هەرێمی کوردستان
کە هەموو هەرێمی کوردستان 57 بلۆکی نەوتیە باش ئەم 57 بلۆکە نەوتیە هەر هەمووی بەلای کەمەوە عقدی 25 ساڵی بۆ کراوە لەگەڵ کۆمپانیا ئەتەرناشناڵەکان ئەم عقدانە ناکرێ هەڵوەشێتەوە لەبەر تەحکیمەکەی دەولیە واتە هەرێمی کوردستانیان کەلەپچە کردووە و کەوتە ناو زەلکاوی جەهل و بڕیاردەری نا پێگەیشت و بڕیاردەری ناحاڵی لە ئیدارەکردنی کەرتی نەوتوگاز و ڕۆژی ئەم هەرێمی کوردستانی گەیان بەم ڕۆژەی کە بەداخەوە خەڵک بۆتە قوربانی و هاونیشتیمانیان بۆتە قوربانی. سپاس دەکەم ناوبڕێکمان دەگرم بۆ لای بەڕێست بەڵێ بینێرانی بەڕێست ناوبڕێکی کورت و دەگەڕێنەوە وڵاتە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. ڕاستە هەستی دایک بوون زۆر جیاواز و چێژبەخشە بەڵام بەرپرسیارەتێکی قورسیشە ئەرچی دایک پاراستنی تەندروستی و گەشەکردنی منداڵەکەیەتی باشترین خۆراک بۆ منداڵەکەی شیری دایکە بەڵام لەبەر هەر هۆکارێک دایک نەتوانێت لە شیری خۆی بە منداڵەکەی بدات باشترین جێگرەوە کۆنفیلاکە. چۆن زۆپای ئەسڵی تۆیۆتۆمی تۆربۆ یابانەی دەناسرێتەوە وشەی تۆربۆ ناوی مارکەکە نیە ناوی مارکاستەیەکە تۆیۆتۆمیە و ئێستا لە عێراق و کوردستان بە تۆربۆ ناسراوە و هەر بەم هۆیەوە دەرفەت بۆ ساختی ئەم کاڵایە لە بازاردا زۆر بووە و بە ناوی تۆربۆ لە وڵاتانی تر ساختە دەکرێت بۆیە پێتان ڕادەگەیەنین کە تەنها وشەی تۆیۆتۆمی مارکە ئەسڵیەکەیە گەرنتی 3 ساڵی لەگەڵدایە بە تەنها زۆپای تۆیۆتۆمی فتیلەکەی سیڵقی هەیە کە بەشی 3 ساڵ دەکات زۆپای تۆیۆتۆمی یابانی مۆدێل RC-A37 ئارامی و دڵنیایی. ئەم قڕاناوی چالاکە حەزی لە چپسێکی چاکە بۆ یانینی لای تاکە زۆر تەندروستە و زۆر پاکە ئەم چەشناوی باریە حەزی لە چپسی نینیە نینی تامی سروشتیە هیچ چپسێک وەک ئەو نییە هەر جوانیش کوڕێکی جوانە حەزی لە ئاهەنگێرانە لە یادی لەدایک بوونەکەی چپسی نینی بوو هەڵبژار دەکەی نینی هاوڕێی مناڵانە تامی خۆشە و بێزیانە بۆن و ڕەنگی هەمە جۆرە شێوە و قەبارەی زۆرە بشاری نینی تامێکی لە یاد نەکراو بە خۆپارێزیەوە لەگەڵ کتێب هاوڕێ دەبین لەژێر چاودێری پارێزگاری سلێمانی و باوکاری ژووری بازرگانی و پیشەسازی سلێمانی کۆمپانیای ئەتڵەس لاسیل دووەمین خولی پێشەنگای نێودەوڵەتی سلێمانی بۆ کتێب لە هەفتەیادی دامزرانی سلێمانی لە 18 تا 27 یانزەی 2020 ڕێک دەخا بە بەشداری چەندین ناوەند و بڵاوکراوەی نیشتیمانی و عەرەبی و بیانی بە ڕەچاوکردنی ڕێنماییە تەندروستیەکان پێشەنگای نێودەوڵەتی سلێمانی پێشوازی لە هاوڕێیان و خوێنەرانی کتێب دەکات بە خۆپارێزیەوە لەگەڵ کتێب هاوڕێ دەبین. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. جارێکتر سڵاوتان لەبێت بینێرانی بەڕێز کاک دکتۆر سەبارەت بە کۆبوونەوەکەی پەرلەمان وا بڕیار بوو کۆبوونەوەکی پەرلەمانیش بکرێت لەسەر یاسای قەرز بەڵام جێگری سەرۆکی پەرلەمان وتی گوایە بەوەی ئەوەی کە راپۆرتی حکوومەت ئامادە نەبووە کۆبوونەوەکە هەڵۆشایەوە پەیوەندی بۆ و یاخود هۆکارێکی تر هەبوو هەڵۆشانەوەی کۆبوونەوەی پەرلەمان خۆی لە ئەسڵا سازکردنی کۆبوونەوەی پەرلەمان پەلە پرۆزەی پێوە دیار بوو لەسەر ئەم بابەتە باش چونکە ئەم بابەتە وا تەفسیر کرا کە ئەوەی تر بەغدا مقاتعی هەرێمی کوردستانەکە لە ڕووی داراییەوە و سزای هەرێمی کوردستانەدا بەڵام دواتر کە سەیری یاساکە کرا و دواتر کە لێدوانی وتەبێژی حکوومەتی فیدراڵ ئەمانەی باس کرد کە ئەم شەو ئێمەش خسمانە ڕوو کە بەغدا ملزەمە بەوەی کە 320 ملیار دینارەکەمانگانە بنێرێ بە پێی
میزانی 2020 کە لە 2009 ئقرار کراوە دەرەنجام کەزانیان وایە وتیان کەوابێ لە ئەسڵا بڕیاردان لەسەر سازکردنی ئەو کۆبوونەوەیە بۆ ئەو مەبەستەی کەیتر هێرش بکرێتە سەر بەغا و بۆی کە نەوە قسە بە بەغا بوترێەوەنەوە لە پەرلەمانی کوردستانەوە بە جۆرێک لە جۆرەکان تەشەنوجاتەکە زیاتر ئەو کاتانەوەیانێکی هەبوو دکتۆر ینی بەرامبەر بە عێراق هیچ پەیوەندێکی بە شەڕی نەتەوەی بووە و شەڕ بوو لەسەرەوەی کە نەوتیان لەداست دەربچێ گەندەڵەکانی خۆیان ینی کەم ببێتەوە هیچ شەڕەکە وەنەبێ حکوومەتی فیدراالیش شامی شەریف بێ و پارێزراو بێ لە گەندەڵی یعنی ئەگەر لە هەرێمی کوردستان خراپتر نەبێ باشتر نییە لە ڕووی گەندەڵیەوە و لە هەمان کاتیشا ناتوانین ڕاهەندی ململانەیە سیاسیەکان ململانێ ئەقلیمی و دەولیە سیاسیەکان لەم مۆزوعە دوورخەینەوە یعنی ئەمە بەڵێ جۆرێکە لە فشار لەسەر هەرێمی کوردستان لە بەرەوەی هەرێمی کوردستان ڕازی بوو لە بەوەی کە هێزی ئەمریکا لە هەرێمی کوردستانە جێگیر بێ زیاتر لە بەرەوەی کە هەرێمی کوردستان ترسی ئەوەی هەبوو کە شەڕ ڕوو بدا لە نێوان پەکەکە و هێزێک یا پەکەکە و حکوومەتی هەرێمی کوردستان یا ئاوا لەبەرەوە ململانی ئەقلیمی و دەولەکان و سراعی ئەمریکا و ئێران کە لە عێراق و هەرێمی کوردستانیشە ڕەنگی یا بۆ و بەغیر مباشر ئەنجامدانی ئەمێر ئەم ڕەهەندەی ناتوانانی لێ دەرکەی بەڵام ئەسڵی مۆزوعەکە خۆی ئەو لە زمە مەترسیدارانەیە کە هەرێمی کوردستان یاوێتی بەدەستەوە کە فەزح بووە کە کەشف بووە کە ئێستا بەغدا و غێری بەغدا و ئەمریکا و ئێران و تورکیا و هەمووان هاونیشتیمانی هەنیش ئەزانن کە هەرێمی کوردستان چه پەنگێکی یاوەتەوە دەرەنجام ئەمە بڵێ قابلی عیلاج نییە قابلی عیلاجە بەڵام عیلاجەکە قورسە و بەمانە ناکرێت کە تێوەگلاون لەم عقود و لەم سەفقات و لەم گەندەڵیانە بەڵام عیلاجی هەیە یەکێک لەو عیلاجانە ئەوەیە کە لەگەڵ ئەو کۆمپانیانی کە نوتیان پێفرۆشراوە بە پێشتر پاریان وەرگرتووە ئەکرێ ئیتیفاقیاتی تازە بکرێواتە پێداچوونەوە بە هەندێک لە عقدە نەوتیەکان ڕێکەوتن لەگەڵ بەغدا و تەسلیمی 250,000 بەرمیل نەوتەکە بە بەغدا وەفدی مفاوز بۆ داهاتی ناوخۆ و خاڵە گومرجەکان هەمان ئیتیفاقیە بکواتە دەسەڵاتدار بێ وەفدێکی دەسەڵاتدار بڕوە لەوێ بڕیار بدات و یەکلایی بکاتەوە نەک ئەوەی کە وەفدێکی لاواز بڕوە هیچ دەسەڵاتێکی نەبێ لەوێ تەنها سەردانی ئەم کا و سەردانی ئەو کا و بەدەستی بەتاڵ بگەڕێتەوە وەکو سێ جارە بەدەستی بەتاڵ بۆ قوبات تاڵبانی دەسەڵاتێکی نییە ئەگەر هەی بواە ئەبواە بەکاری بهێنایە بەس نەخێر هیچ دەسەڵاتێکی نییە لەوەی کە بڕیار بدا بۆ ڕێکەوتن لەگەڵ بەغدا ئەی بۆ سەرۆکی حکوومەت ڕەنگی خاڵی پرسیارکەی بۆ سەرۆکی حکوومەت خۆی ناڕوات بۆ بەغداد ئاجا ئەوەیە کە ئەڵێن بگرە ئەبێ سەرۆکی هەرێمیش بڕوات ئەبێ بڕیاردەرەکان ئەبێ دەسەڵاتدارەکان ئەبێ ئەوانەی کە گرێبەستەکانیان کردووە ئەبێ ئەوانەی کە مستەفید بوون لە گرێبەستەکان ئەبێ ئەوانەی کە معلوماتی داهات و خەرجی کەرتی نەوت و گازیان لەلایە سەرۆت و سامانی ئەم هەرێمی کوردستانە قەرارەکەی بەدەست ئەوانە ئەبێ ئەوان بچن لەگەڵ بەغدا ڕێبکەون و ڕێکەوتنەکەش ممکنە و ئەشکرێ بەڵێ زیان بەر ئەوان و بەرژەوەندەکانیان ئەکەوێ بەڵام ڕێکەوتنەکە ممکنە و ئەکرێ ئەو کاتە دۆخی موچەی هەرێمی کوردستان وردە بەرەو ئاقارێکی سەقام باش ئەی سەبارەت بە موچە ئێستا بڵێن کاتی نردنی 120 میلیارەکەی بەغداد تاکوسە کاتەکەی دیار نییە بڵێن کەی دەنێردرێ بڵێن سەبارەت بە موچەی مانگی دە حکوومەت هەراوە هیچ موچەیەکی لە بەردەستدانیە دابەشی بکات حکوومەت هەرێم خۆی ئێستا پێش خۆداگەداری موچەی مانگیەکیان بە تەواویدا موچەی مانگی 2 3 و 9 بڵێن بڕیوە موچەی 4 و 5 و 6 و 7 و 8شان ئەوار بڵێن خوارد پاشەکە خۆی ئێستا بەغا بە دوو یاسا ئەبێ ئەو 320 ملیارە بنێرێ جاری یەکەم سەبارەت بە یاسای قەرزەکە ئەوە لە 12 2020 ئقرار کرا لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق واتە پێش 12 شمول ناکە واتە مانگی دە ئەو یاسای قەرزە شمولی ناکە لەبەرەوە هەر ئەبێ بدرێ ئەمە یەک دوو بە پێی میزانی 2020 کە لە 2019 ئقرار کراوە کە بەغدا مانگی 9 و 8 و مانگەکانی پێشتری داوە بە هەرێمی کوردستان دەی مانگی دەماوە کە بیداتێ
کەوابێ بەو یاسای شەرەبێ بیدا بۆیە ئێستا بڕیار وایە کە دوای خەرجکردنی موچەی بەغدا 120 میلیارد دینارەکەی هەرێمی کوردستانیش لە ناوخۆ بڵین لە ناوخۆ لە هەرێمی کوردستان بەستویانەتەوە بە بەغداوە لە بەغدا پارەکە بنێرێ ئەو کاتە ئێمەش موچەی مانگی دەدەین لەبەرەوەی ناکرێ هەندێک لە فەرمانبەران وەری بگرن و هەندێک وەری نەگرن ئەبێ هەمووی پێکەوە وەری بگرێ لەبەرەوەی کە ئەوەی هەرێمی کوردستان حدودی لە 156 بۆ 58 موچەکە دابینەکە ئەوی تری ئەوەی بەغا دابینیەکە لەبەرەوە ئەبێ پێکەوە بۆیە بەستویانێتەوە بە بەغداوە و بەداخەوە شتێکیشمان بیست کە پەرلەمانتارێکی کورد لە بەغدا ڕایگەاندووە کە ئەڵێ گوایە ئەمان داوایان یعنی نوێنەرێکی هەرێمی کوردستان داوای لە دەسەڵاتدارانی بەغا کردووە کە تکاتان لێەکەین یەک مانگمان بۆ بنێرن بۆی کە ئێمەش ملزم بین بەوەی کە یەک مانگ بدەین تا سەری ساڵ ئەگەر ئێوە سێ مانگمان بۆ بنێرن ئەو کاتە ئێمەش ملزم بین بۆی کە سێ مانگ بدەین واتە 10 و 11 و 12 بدەین کە نامانەوێت ئێستا وادەی موچی مانگی دە دیار نییە وایە دابشکردنی مانگی دە لەلای حکوومەت هێرێمەوە بەڵێ دیار نییە ئەی ئێستا موچەی مانگی ئێستا ئەمڕۆ هەفتەی 11 ئەی موچەی مانگی 11 چی لێ دێ موچەی مانگی 12 چی لێ دێ ینی بە هەموو پێوەرێک ڕەنگە لەم ساڵ ئەگەر موچەیەک بدەن وایە ینی بەلای کەمەوە مانگی دا وەکوتم بە دوو یاسا بەغدا ئەبێ بینێرێ و هەرێمی کوردستانیش پارەکەی حازرە بە پێی تەسریحی خۆیان باش بەس لەسەر ئاستی کوردستان بڵێم هەر پێچی یەک موچەی تر بدەن لە 2020 ئێستا ئێمە ئەمڕۆ هەفتەی 11 پێچێ بیانەوێ یەک موچە بدەن بۆ سێ مانگی داهاتوو بەڵام ئێمە بە داداچوونەکانمان پێمان ئەڵێ کە هەرێمی کوردستان ئەتوانێ بەوەی کە لە بەغداوە بۆی دێوەکوتم مەفروزە بۆ 11 و 12 شەر بۆی بێ ئەتوانێ موچەی تەواوی موچەخۆرانی هەرێمی کوردستان دابین بکە بۆ سێمانگی داهاتوش تەنانەت ئەگەر قەرزەکەی بەغداش وەرنەگرێ واتە پشکەکەی لە قەرزی بەغدا کە ئەوەش ئەبێ هەوڵی بۆ باوەری بگرێ ئەو کاتە ئەو قەرزەی کە وەرگر بە دڵنیایەوە سێمانگی داهاتوو ئەکرێ بڵین موچەی بۆ بدرێ باشە بەڵێ بەس گرفتەکان وەکوتم یعنی ئاوا ظاهرینی گرفتەکان قوڵن بەو وردەکارانی کە باسمان کرد لە بەرنامەکە بەڵام ئەتوانی بڵێ قابلی چارەسەرە بەو مەرجەی هەنگاوە دروستەکان بنرێ وەکوی کە باسمان باشە بەس پێشتر کە وەزیری دارایی وزام بەڕێز نەدەم بەشدار بوو لە کۆبنەوەریژی دارایاتە پەرلەمان بەڕێزیشت بەشدار و بێگومان سەبارەت بۆی کەوتی ئەوان بۆیە 5 موچەی 5 مانگ نادەن بۆی لەگەڵ شتەی موچەی عێراق ڕێکی بخەنەوە ئێستا لە عێراق وا بڕێرە دوو موچە دابەش بکرێ ئەی بۆ لەم مەسەرەی لەگەڵ عێراق دانین دوو موچە دابەش بکرێ بەڵام لەوەی کە 5 مانگیان نەداوتیان با لەگەڵ عێراق ڕێک بکرێتەوە بەڵێ بۆ لێبڕین و بۆ نەدان ئازان بەڵام بۆ دان و گێڕانەوەی حەق بۆ ساحێبەکەی دەست بەسرا و خۆیان بەدەست بەسرا و ئەزانن و دەستی خۆیان ئەبەستنەوە لە ئاستیان بەداخەوە نابێ وابێت بەڕاستی ئەی بەرهەمی یاسای چاکسازی چی بوو کە لە مانگی حوتۆ چوتە بواری جێبەجێکردنەوە بەرهەمی یاسای چاکسازی ئەوەیە کە پێچیان پێداوەتەوە بەمانای ئەوەی کە خۆیان لە بایۆمەتریە کە لیستی داتا و زانیاریەکانی فەرمانبەران و موچەخۆرانی هەرێمی کوردستانی تیا تۆمار کراوە بە فەرمی بە ئەلکترۆنی خۆیان ڕایان گەیان کە زیاتر لە 116,000 فرەموچە هەیە واتە دوو موچە و بەرەو ژوور وەرەگرێ لە هەرێمی کوردستان ئەمە ئەگەر حسابی بکەی ئەگەر یەک موچەی زیاتیش حساب بکەی لە 10 ساڵی ڕابردووە کە ئەم کەسەوەری گرتووە یەک موچەی زیاد بۆ 116,000 کەس حدودی 5 میلیارد دۆلارەکە لە 10 ساڵی ڕابردووە سەیری ئەو زەرەرە گەورەیە بەهۆی بڕیاری سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیرانی حکوومەتەکانی پێشووی ئەم هەرێمی کوردستانە لە 10 ساڵی ڕابردووە بەلای کەمەوە 5 میلیارد دلار زەرریان داوە لە لیستی موچە و لە داهاتی هەرێمی کوردستان کە بێگومان ئەوە تا ئەو هەموو خریج و هەموو دەرچۆش دانامەزرێن پێی ئەمە 116,000 کە خۆیان ڕایانگەیانەوە کە فرەموچەیە و ئەو زەرەرە گەورەی داوە کە بەلای کەمەوە مەحساب کرد هیوایە دوو موچەیە سێ موچەیە 4 موچەی هەبووە لە چەند ساڵی ڕابردووە لەم لاوە هاتن ڕایانگەیان جێگەری سەرۆکی حکوومەت لەگەڵ تیمێکی حکومیە کۆبوونەوە بە ناوی چاکسازیەوە هاتن ڕایانگەیان وتیان موچەی 16,000 فرەموچەمان بڕیوە تۆ خۆت ڕاوگەیاندووە ئەڵێی 116,000 فرەموچە هەیە لەو لاوەدەی ئەڵێ ئەوە 16,000مان موچەی 16,000مان بڕی
ئەی 100,000ەکەی تری بۆ نەبڕی لەبەرەوەی کە بەرەو هەڵبژاردنەوە و لەبەرەوەی کە خەڵکی خۆیان لەبەرەوە چاکسازی کەماڵێن چاکسازی بەمانە ناکرێ ئەمە واقعەکەیەتی متعلقات و وابەستەکانیان کە گەندەڵیە کە ئەوانن کە لە حسابی خەڵک ئەژین لەسەر خوێنی خەڵک ئەژین ئەمانە ناهێڵن ئەو پاکسازی و چاکسازی کە پێویستە بکرێت ئەوش نمونەی لیستی موچە و 116,000ەکە و 16,000 خەڵک بن چۆن موچە بەش دەکە بندیوار نەبڕدرێت موچەی بندیوارەوە دوێنێ فەرماندەیەکی یەزیدی لە پارتی جیاوەت و دەڵێ مانگەنە 65 دەفتەر دۆلار بواتەوە ڕەنگە لەم لایەژیەکەتی بۆ شتی تری سەرف کردبێنی چۆن موچە باش بکات تەنانەت دەرچووەکانیش چۆن بەشی ئەوە کا کە دەرچوودا بمەزرێ لە کاتێکا تۆ هێزێک یا 5,000 کەسدا ئەمەزرێنی 5,000 چەکداردا ئەمەزرێنی بۆ هێزێک بۆ لایەنێکی دیاریکراو بەژێر بۆی کە کەس پێی نەزانێ 5,000 لەولادا ئەمەزرێنی و دەیان هەزاری تریش چاوەڕی دامەزراندنی ئەی ڤیتەرنەری بۆ نمونە یا هەر کۆلێجێکی تر بیگری لە کۆلێجەکان هەر پێی مانگای تر بیگری تەماشاکەی 4-5 تا 6 ساڵی خریجی کەڵەکەبووی هەیە کە دانەمەزراوە بەڵام تەماشای کۆکۆی جەنابەت باست کرد کە مانگانە ئەوەنەی پێدراوە 65 دەفتەر لەولاوە ینی حسابمان کرد لە 2 ساڵەمە پێش راپۆرتێکی فەرمی ئەنجومەنی وەزیرانمان بۆ هات کە موچەخۆرانی هەرێمی کوردستان 1,221,000 موچەخۆرن لەم دوایانەیە خۆیان بەڕسمی ڕایان گەیان کە گەیشتۆتە 1,248,000 موچەخۆر کەوابێ لە 2 ساڵە لە 21,000ەوە بۆ 48,000 یعنی 27,000 کەس لە 2 ساڵادا مەزراوە ئەو خریجانە بۆ هەواران لێ هەڵساوە لە ئێمەدا نامەزرین ئەو 27,000 کێن کە داتان مەزراندون و ئەشلێن دامەزراندن نییە بۆ دامەزراندن بۆ کەسە نزیکەکانی خۆتان هەیە بۆ دامەزراندن بۆ خریجەکان نییە بۆ دەرچووی پەیمانگا و کۆلێجەکان نییە بۆ پرۆسی خوێندن نییە کە ڕەنجی ئەم هەموو خێزانە ئەم هەموو لەبەرەوە ئەمەیە کە پێوەترێت چاکسازی بەمانە ناکرێت باش و ئەو نمونانی کە هێنامانەوە بەڵگەیە لەسەر ئەوەی کە چاکسازی کاتم زۆر کەم بەس بۆ فشارێک دروست ناکەن لەوەی کە لەسەر لێبڕینی موچەکە دروستان کە هیچ فشارێک نییە بۆ سەر حکومەت فشاری ئێمە فشارەکانمان بەردەوامە کۆڵ نادەین ئینشاءڵڵا ئەوەی کە پێمان ئەکرێت ئەیکەین بەڵام واقعی هەرێمی کوردستان ئەوەیە کە ئینقلاب کراوە بەرامبەر بە حکومڕانی لە هەرێمی کوردستان چۆن ئینقلاب کراوە کە یاسا سەروەر نەبوو کە یاسا پەیڕەو نەکرا کە پەرلەمان ڕێز لە یاساکەی و لە بڕیارەکانی نەگیرە ئەوە پێوترێ ئینقلاب بە معنای ئەوەی کە مەسئولێکی گەندەڵ کە محکەمە گەندەڵەکەی بەسەرا ئەسلمێنێ تۆ ناهێڵی بێ بۆ پەرلەمان بۆی سزا بدرێ ئەو ئینقلابە بەسەر سیستمی حکومڕان ئینقلابە بەسەر یاسا ئینقلابە بەسەر شۆڕشی گەلی کوردستان لەم هەرێمی کوردستانەیە کە کردوێتی ئەمە واقعەکەیە بە زەبری هێز حکم ئەکرێ نەک بە زەبری یاسا نەک بە زەبری دیموکراسیەت و سیستمی حکومڕانی دەرەنجام پەرلەمان پەک خراوە لاواز کراوە و لاوازتریش ئەکرێت چونکە ئەو بەرنمەیە حکوومەتیش بۆتە داردەستی ئەو گەندەڵکارانەی کە ئێستا بۆتە کۆیلەی کۆمپانیا و حزبوان حکومەت بەڵێ بە تەکید ئێستا دەوڵەمەنی وا هەیە حکوومەت و پەرلەمان و سەرۆکایەتی هەرێم و هەموو دام و دەستگا حکومڕانەکەی هەرێمی کوردستان دەرەقەتی ناین نەخێر سپاس دەکەم زۆر سپاس بۆ بەڕێز دکتۆر شێرکۆ جەڤدەت سەرۆکی فراکسیۆنی یەکگرتووی ئیسلامی پەرلەمانی کوردستان سپاس دەکەم سپاس بۆ بینەرانی بەڕێز سپاس بۆ هاوکارانم تا بەرنامێکی دیکە خواتان لەگەڵ